مرێکێکا دوور و ئەڤرازی قوت کرد لێ هەر لە دەستپێکێ خزمەتکار زناری بەر لەسەر ئێک دانان و دگەلدا لاڤات kirin heta gehiştîne berekî bi navê berê Kero li wêrê her kesê nexweşiyeka guhdarbûnê hebît dê guhê xwe bi ewî berîvenîtin û da ku çareser bît. Dora em gehiştîne serê Çiyay ku silavgeha Kanyabayê ye. Hola mêru ciwan mêret geliye kanî baye hola. Hola hola mêru ciwan mêret geliye kanî baye hola. Hol hola mêru ciwan mêret geliye kanî baye hola şabaş bu malêt adiya şabaş hol hola tasî melekê naşirîn hola. گەهە سڵاوگەها کانیبای سڵاوگەها کانیباش هەر کەسێکی بێتن نەدیت بتن یا بەتەنا وێر سەری سێ جارە دێت دۆرێ زەڤڕی و بەرەکێ لێ هەی دێ پشتاخۆ سێ جارە لێدەی دێڕونێ سەر ویدیۆ بەری دێ پشتاخۆ لێدەی ئەوژی ئێشا پشتێت بەتن قدرەتا خودێ هەپ سەف حاوێ بەشک مێتەرەکێ دو مێترا بڕەخوێ سڵاوگەهێ بە ئاخا هەی تۆ بەرکە کانیبای دێ ئاخێ بووینی بۆ ویگەلی ئێشک ژانەکە دەرەکە بە شەری دابەتن وێ ئاخێ دێنی دلهێرە تەڕکەی و دێکە هەڕی دێ وێ لە شێخۆ بەدەی یا خودێ هەر نەخۆشیەکە ئەم پێحسیینەک و چۆک پیشێن و پشت پیشێت ڕۆماتسم بسوورە عامە هاتیە هێرە و خاصەتەن لەشەکەی وەڕەمی بتن و هاتی نهێرە ینی قدرەتا ڕب العالمین ئەو تشت چێت بێت ڕۆژاتی پێ نەحەسی Ava vê kaniyê çi caran wişik nebûye. Berdewam aflê heye û baweriya êzdiyan da her kesekê nexweşiyek hebît ew av û axa vê kaniyê di laşê xwe bidet êkser çareser bît. خودی ئەم وەختی چینە زۆر زیارەتی بژین یا خودێ یا مێرێتکانی باە کووت و ئێشاما ببەی وێشێ چارەسەرکەی دوجارە دێ ئاوێ هاوێژی تو ئێش و تایتما ببەی ئاوێ دەنێت دێ هاوێن لە سەر و ئاو دێتن دو سێ جارەکە دێ هۆسابێژی و دێ لێ زیارەتی بی ئەو پاریە زگێ vêş keftêda ew parîne pariyet xasane û li hêre wextê pariyekê girê denûvetken ew bi xwe mirazekê dixwazit bo mala xwe bixwazit bo kesekî xwe bixwazit qudreta Xwedê û miraze dête cî. Kanyabayê 5 kîlometran ji senterê qeza Şêxan dûr e ji aliyê Rojava ve dikevîte navbera gundê Bêristekê û gundê Êsiyan da. Merşdîne bi tinê êzdî qesta vî cihî bikin. Her kesê bawerî pê hebît qesta vî cihîtketin ji bo çareseriyê. Kawa Merdengê Emerîka deşta Neynewa. يا شيخ هادي ملك شيخ حسن شرات وتقرب من السماء وسيتت والدايم الرويت قال عرق الشام تفكري من عصر زمان دايبه